یەکێک لە ڕۆمانە هەرە دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردی و نێو کتێبخانەی کوردی ئەویش ڕۆمانی دوامین هەناری دنیاە کە لە نووسینی یەکێک لە نووسەرە بەناوبانگەکانی کورد ئەویش بەڕێز بەختیار عەلیە. بێگومان هەرێک لێ مازانین کە ئەم ڕۆمانە پڕخوێنەرترین بوو و هەروەها توانی کە سنوورەکان بپەڕێنێت و هەروەها بڵێن وەرگێڕێتە سەر چەندین زمانی زیندوی جیهاندەوانە بە زمانی فەڕەنسی، ئیتالی، عەرەبی و هەروەها فارسی و هەروەها ئەڵمانیش. دیارەم ڕۆمانە جگای ئەوەی کە ناوەڕۆکێکی زۆر تایبەت و ناوازەی هەیە توانرا کە بێگومان خوێنەرێکی زۆر بۆ خۆی کۆ بکاتەوە. ئەم ڕۆمانە لە ئێستاە وەرگێڕێتە سەر زاراوەی بادینی. بێگومان ئەمەش هەوڵێکی ترە بۆ ئەوەی کە بتوانرێت خوێنەرانی دەڤەری بادینانیش بتوانن بە زاراوەی بادینی ئەم ڕۆمانە جوانە بخوێنەوە. ڕۆمانە بەناوبانگەکەی بەختیار عەلی بە شێوەزاری بادینی چاپەکرێت. دوای وەرگێڕانی بۆ زیاتر لە 5 زمانی جیهانی، ڕۆمانی دوهەمین هەناری دنیا بە شێوەزاری بادینی چاپکرا و ئەو ڕۆمان نووسەر بەناوبانگی کورد دەڵێت بەم نزیکانە دەخرێتە نێو کتێبخانەکانەوە. لە پەیجی تایبەتی لە تۆڕ کۆمەڵایەتی فەیسبوک بەختیار عەلی وەک مژدانێک بۆ خوێنەرانی نووسیوێتی ڕۆمانی 2 ماهێک هەنارا دنیاە بڵاو ئەکاتەوە و لەلایەن حەسەن حاجی کراوە بە شێوەزاری بادینی. بەختیار عەلی لەباری ئەم شاکارەواڵێت ئەگەر من بمرم و بهێڵن کتێبێک لەگەڵ خۆم ببم بۆ ئەو دنیا ئەوە بێگومان لە ناو هەموو بەرهەمەکانی ڕۆماندا دوهەمین هەناری دنیا لەگەڵ خۆی بات. جێ ئاماژەی ڕۆمانەکە جگەر لە زمانی کوردی بۆ هەریەکە لە زمانەکانی ئەڵمانی و فەڕەنسی و ئیتالی و عەرەبی و فارسی وەرگێڕاوە.